ماڵی بەختیار ئەزیزانی خۆم لەسەر دوو کۆڵەکە بەندە. چۆن تەیرێک باڵندەیەک ئەگەر دوو باڵی نەبێ بەرز نابێتەوە. هاوسەرەکانیش ژن و مێردەکانیش ئەو دوو باڵەی کە پێیان لە شەقەی باڵ دەدا و بەرزیان دەکاتەوە بۆ خۆشبەختی بریتە لە یەکەم خۆشەویستی نێوانیان، دووەم متمانەی نێوانیان. بۆیە تەوەری ئێمە بریتە لە خۆشەویستی و متمانەی نێوان ژن و مێرد. ژن و مێردی بەختیار خۆشبەخت ئەم دوو شتیان هەیە، پڕ بەدڵ لە ناخی دڵەوە بەبێ هیچ ئامانج و مەبەستێکی مادی یەکتریان خۆش دەوێت و ئەو پەڕی متمانەشیان بە یەکتر هەیە، لە ناخەوە پاکن بەرامبەر یەکتر. چەندە مرۆڤەکە متمانەی بە خودی خۆی هەیە، ئەوەندەش متمانەی زیاتر بە هاوسەری هەیە. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا خوای پەروەردگار باسی ماڵی یەکێک لە پێغەمبەرانمان بۆ دەکات کە ئیبراهیم پێغەمبەرە عەلەیهی السەلام. باسی ماڵی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلاممان بۆ دەکات، پێمان دەڵێ ئەم دوو باڵە، ئەم دوو شتە لە هەر خێزانێکە هەبێ باش شتەکانیشیان جیاواز بن بەختەوەریان دەکات. خۆشەویستی لەگەڵ متمانە.